دکتۆر محەممەد کاکەسۆر مامۆستای زانیگەی پسپۆری دیروکی بەحەسکین دکتۆر هینگە لەگەڵا بخێرەوەتم زۆر سپاس ڕۆژەکە دیروکی ئەم بەحەسکین بەڵێ جداهیە یعنی vê serhildonê ya berî 33 sala em bêjim giştî gel şoreşêndin netine ser asta Kurdistanê belku hemû ciyanê çi tiştek wetke ya giring be ji wî gelê Kurdistanê wisa em bîr bînîn لە ڕاستیدا لە کۆمەڵێک خاڵدا جیاوازە بەرهەمی واقعی ئەو سەردەم بووە بەڵام لە هەمان کاتدا بەرهەمێکی مێژوویە ئەنجامی هەموو شۆڕش و ڕاپەڕینەکانی پێشخۆی بووە ئەگەر ئێمە کوردستانی باشوور کە دواتر پێی دەڵێن کوردستانی عراق وەربگرین هەر لە 1940 لە شێخ عەبدولسەلام بارزانیەوە دواتر شێخ مەحموود و شێخ ئەحمەد و مەلا مستەفا بارزانی و ئەو هەموو خەباتانە لە کاتی خۆیدا لەبەر ئەوەی بارودۆخی نێودەوڵەتی گونجاو نەبووە بە تەواوی ئامانجەکانیان نەپێکاوە بەڵام سووربوونی کورد بەردەوامبوونی خەبات بۆ ماوەی سەدەیەک دەتوانین بڵین ڕاپەڕین بریتیە لە ترۆپچی ئەو خەباتانە بەگشتی یعنی ئەنجامی خەباتی ساڵی 1991 بوو بەڵام دابڕاو نەبوو لە سەردەمەکانی پێشخۆی و ئەوەی جیاشی دەکاتەوە بارودۆخەکە گونجاوتر بوو بە بەراورد لەگەڵ شۆڕش و ڕاپەڕینەکانی پێشووتر چونکە ئەو کات جیهان زیاتر لە مافەکانی کورد دەگەیشت یەک جەمسەری بوو وەکو پێشتر دوو جەمسەر نەبوو لە جیهاندا بلۆچی ڕۆژ ئاوا و ڕۆژهەڵات کە ئەوە لە بەرژەوەندی کورد نەبوو ئەوەی پێشتر بەڵام کاتێک وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکی دەبێتە زلهێزی سەرەکی لە جیهاندا ئەوە لە بەرژەوەندی کووردا بوو هەروەها ئەوەی عراق کە وڵاتی کوێتی گرت و هاوپەیمانی نێودەوڵەتی دژی دروست بوو لە کوێت دەرکرا سوپایەکی شکست خواردووی هەبوو ئەوانە هەمووی ئابوووریەکەیدا تەپی بوو ئەوانە هەمووی هۆکار بوون بۆ ئەوەی ڕاپەڕین سەرکەوتوبی دکتۆر ڕاپەڕین و سەرهەلدان بێ بنگەهەکێ باش بووی دەستخستنە ئازادی و ژنۆڤبرناستەمێ ئەگەرم بەحسێ وان 33 ساڵەژ بکەین دژاتیکردنەوە بەرامبەری گەلێ کوردستانیەوە بەردەوام بێ ئەگەر دیروکیان بەحسکین تشتی وسا بەریژی دووبارە بیە یعنی دیسا چاوەڕێ بکەین تشتی وسا چێ بێت ئەف دژاتیە بەرفرەتر بێت بەرامبەری گەلێ کوردستان بێگومان دژایەتی بە درێژایی مێژوو ئەوەی کورد مەسەن کیانی نەبووە ئەو دژایەتی بووە وای کردیە کە کورد لە زۆربەی سەردەمەکانی مێژوودا بێزگە لە میرنشینەکان کە ویشکیانی سیاسیە لە مێژووی سەدەکانی ناوەڕاست و مێژووی نوێ هەمانە دەبینین مەسەڵەن لە سەردەمی شێخ مەحموود ماوەی کەم حکومداریەکە بوو لە ناو بردرا لە سەردەمی کۆماری کوردستان نزیکەی 11 مانگ بوو لە ناو بردرا ئەوەی ڕێکەوتنامە 11 ئاداری ساڵی 1970 بە کۆمەڵێک کەم و کوڕیەوە بەڵام 4 ساڵی خەیان دواتر حکوومەتی عراقی ئەو ئەزمونەشی لە ناو برد یعنی بە درێژایی مێژوو ئەمە دەبینێن بە تایبەتی ئەمە لە زۆر جێگای تریش گوتیتمەوە یەک لە خاڵە سەرەکیەکان ئەوەیە کوردستان نزیک بووە لە ئێران و تورکیا کە هەردەم دوو سنتەری بەهێز ئیمپراتۆریای بەهێز لە پێش ئیسلامیشەوە لە دوای ئیسلامیشەوە مەسەن هەر لە ساسانی و بێزەنتیەکان دواتر هەتا دەوڵەتەکانی کە لە مێژووی ئیسلام دروست دەبن نزیکی کوردستان لەو دوو سنتەرە هەرە بەهێزەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوای کردیە کورد بە زەحمەت بتوانی کیانێک دروست بکە و پارێزگاری لێ بکە دیروکێدا دژمنên Kurda ڕەنگە دیار بن لێنوکە ئەو زەحمەتیە هەیک و کورد ڕەنگە دژمنên خۆ نەنیاسن چ قۆناغێک یا باشە ئەم بینە پێش چاوێت خوب تایبەتیژی دوی سەردەمیدا بێگومان هەر قۆناغی پێش ڕاپەڕین بینینە پێش چاوی خۆمان یعنی خەڵک لەو کاتدا گرفتی چ بوو گرفتی لەوە نەبوو یعنی ڕاستە لە ساڵانی کۆتایی بارودۆخی ئابووری عراقدا تەپی بوو بەڵام داواکاری خەڵک داواکاری ئابووری نەبوو داواکاری سیاسی بوو دەویست قوارەیەکی سیاسی کوردی ببینی دەویست ئازادی ببینی و پێشتریش لە هەشتایەکانیش سەرڕای ئەوەی دەوڵەتی عراقی لەو کاتدا بەهێز بوو بەڵام لە هەشتاکان لە هەولێر خۆپشاندان هەبوو لە سلێمانی هەبوو لە قەڵات زەورانیە و لەو شوێنانە هەبوو یعنی لە هەموو سەردەمەکاندا بە پچری خۆپشاندان هەبووە بەڵام خاڵێکی تریش ئەمن دەمەوێت ئاماژەی پێ بکەم کورد لە هەموو پارچەکانی کوردستان هەردەم چاودێری دەوڵەتەکانی کردیە کە دەسەڵاتیان بەسەر کوردستان هەبووە هەر کاتێک زانیبی ئەو دەوڵەتانە لاوازن ئەو هەلەی قۆستیتەوە و شۆڕش و ڕاپەڕینی بەرپا کردووە یعنی ئێمە دەبینین هەموو شۆڕش و ڕاپەڕینە کوردیەکان زیاتر لەو کاتانەدا بووە کە ئەو دەوڵەتانەی دەسەڵاتیان بەسەر کوردستان هەبووە تووشی لاوازی بوونە بەهۆی هۆکارێک لەگەڵ شەڕ لەگە دەوڵەتێکی دی هۆکاری ئابووری بی هێوکاری نێودەوڵەتی بی بۆیە کورد ئەو هەلانەی قۆستیتەوە و
ڕاپەڕین و شۆڕشی خۆی ئەنجام داوە بەڵام بەداخەوە ئەوەی ئێستا دەبینی زۆر جار دوژمنەکان لە ناوخۆ زۆر بوونە کە پێشتر بەو جۆرە نەبوونە یعنی پرسگرەی کامازن ئەوە دژمن نافخۆ ناوخۆیە لە ڕاستیدا ئەو نمونەیە کەمتر لە ناونەتەوەکانی تردا دەبینی ڕاستە یەک دەنجی 100% لە ناو هیچ نەتەوە و دەوڵەتەک نییە بەڵام نەک بەو ڕێژە زۆرش لە کوردستان دەیبینی لە ڕاستیدا ئەوە بێ نمونەیە کە خەڵکێک شەرم نەکا مەسەرەن دژایەتی ئەزمونێکی کوردی بکە ئەوە لە ناو دەوڵەتانی دی زۆر دەگمانە بەڕاستی قوارين هريمو كردستان يعني بريو هريمي ما بس من حتى طبعا سي ميرنشين وجيكر شو تشتك وكر يتمني وانو اي كرد بقى يعني اگر ام بحث هريمو كردستان يمكن پشتی نوتویی که با پشتی سردانیان جی پشتی 2003 شنو بعث تمنی که باش در باسکریه لی دی ساجی ماترسی هنر سر قواره هریما کردستان بدست خستنا فی آزادی کو بنگهوی نوتویی که بیه چوا ام پارزین او خالت چه بینه کو وکری بی تمنین بریا هریما کردستان این قوارین حتی اگر سیاسی جنابن این میرنشینان جید کرد بن خوی هندق لمیرنشینا کان لراستی تمنیان دور درێژ بووە بۆ نمونە مثل مێژوون و سەکان باس لەوە دەکەن میرنشینی بادینان چەند سەد ساڵێک بەردەوام بووە لە مێژووی سەدەکانی ناوەڕاست و مێژووی نوێش ئەوانە هەمویان تەمەنیان وەکو یەک نەبووە بەڵام لەوانەیە ئەگەر بەراورد بکرێن بە دەسەڵاتەکانی ئێران و عوسمانی لاوەستر بووین جوگرافیان بەڵێ و لەژێر هەژبوونی ئەوانیشدا بوونە با بڵێن بەڵام لێرەدا لە ڕاستیدا یەکڕێزی و ئەوەی بینینە پێش چاوی خۆمان کە کورد لە کوردستان بە بوونی قوارەی کوردی نرخی هەیە پایەکی هەیە خەڵک ڕێزی لێ دەگری ئەتوەگە قوارەیەکت نەبی هەرچەند ئابووریت باش بی خەڵک ئەو ڕێزت لێ ناگری لەوەی کە تو قوارەیەکی خۆتەبی یعنی مرۆڤ کە سەفەر دەکا بۆ دەرەوەی وڵات دەزانی کە مەسەن پاسەپۆرتی ئەو دەوڵەتەی هەڵی گرتیە چۆن ڕنگدانەوەی دەبی لە مامەڵەکردنی ئەو خەڵکە لەگەڵ ئەو کەسە یان کە دەچی لە وڵاتێکی ڕۆژ ئاوایی دەژی حەز دەکا کە ئەتوو ئەگەر خەڵکی ئەو وڵاتە نەبی هەر چەندە سەرکەوتوو بی بەڵام هەر بە چاوەکی واتە مەشاد ناکەن وەکو هاوڵەتەشکی ڕەسەنی ئەو وڵاتە بۆیە خەڵک بەهای خۆی لە خاکەکەی وەردەگری لە زمانەکەی وەردەگری لەو کیانە سیاسی وەردەگری کە لە چوارچێوەی دادەژی بەبێ بوونی ئەو کیانە سیاسیە بەبێ بوونی زمان بەبێ بوونی خاک بەهای مرۆڤ بێ هەبوونە کیانەکی بێ هەبوونە دەولەتێکی سنوورێکی تو بێژی عێراق نوکەژی سەردەریا کرێچیەکی گەل هەرێما کوردستانێت کە وی بدە من دا توێ پاراستی بی وی بدە من دا ئەس فلان تشتی بەرامبەری تە بدەمە دیروکیش دا هەوساب یعنی تعاملات گەلگەلەی کوردستان وەکێ کرێچیەکی یعنی کوتوبێژیل جهەکی بێت نێوی بە تۆسەد گەلتێت خۆی لەگەڵ خاڵە نەرێنیەکان سلبیەکان بەڵام ئەوەی کورد لە عێراق بەدەستی هێناوە لە دەوڵەتەکانی تر بەدەستی نەیناوە ئەوە هەر پەیوەندی نییە بۆ نمونە هەر لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی عێراقەوە مەسەن ئێمە دەبینین لە ڕووی خوێندن کتێب هەبوو بە زمانی کوردی کۆمەڵە قوتابخانە هەبوو بە زمانی کوردی لە ساڵی 1930 یاسای زمانە ناوخۆییەکان بە عەرەبی قانون لغات المحەلیە دەردەچی دەڵێ کورد بۆ هەیە بە زمانی خۆی بخوێنی لە دادگاکان بە زمانی کوردی دادگایی بکرێ ئەو مەسەن لە ئێران و تورکیا و سووریا و ئەو دەوڵەتانە نەبووە دواتریش مەسەن خوێندن لە قۆناغەکانی دیشپەرەی پێدەدرێم مەسەن ئەمە ئەزمموی حکمی زاتیمان هەیە بە هەموو کەم و کوڕیەکانەوە ئەوە هەر بەرهەمی با بڵێن ئەوە نەبووە عێراق نەرمونیانبی بەڵکو بەرهەمی خەباتی کورد بە شۆڕشی کوردیش بووە بەڵام لە هەمان کاتدا زمانێکیشە بووە عێراق کە دروست دەبی بەریتانیا ئینتیدابی دەبی لەسەر عێراق ڕاستە بەریتانیا لەگەڵ مافی کیانی کوردی نەبووە بەڵام لە هەمان کاتدا لەگەڵ بوونی جۆرە مافێکی سیاسی کەم مافی ڕۆشنبیری کوردی دابووە دواتریش مەسەن ئەمە هەتا لە دوای ڕاپەڕینیش کە ناوچەی ئارام دروست دەبی هێڵی 36 دەبینین بەریتانیا و ئەمریکا و فەڕەنسا ئەو دەوڵەتانە ڕۆڵێکی گرنگیان هەیە لەوە ئەمە نابی ئەوە پشتگوێ بخەین و فەرامۆشکەین و باسی نەکەین دکتۆر تەباسێ وڵاتە زلهێز کرد بەریشدا و نوکەشدا ڕاستی بۆ کورد چ دووستەکش هەمیە باشتر بیە و نوکەژی مە چاور سەر هەبێت بەریتانیا تا ئێماژە پێ کرد فەڕەنسا تا ئێماژە پێ کرد ئەمریکا تا ئێماژە پێ کرد تایبەتیژی بووی سەردەمی و دیروکێژ ئەمش بیر خۆی لە ڕاستیدا بە جێرەی سەردەمەکان دۆستەکانیش دەگۆڕێ ینی وتەیەکەیە دەڵێن نە دۆستی بەردەوام نە دوژمنی بەردەوامیش هەیە ئەوە پەیوەندی بە هێزی تو هەیە و پەیوەندی بە دیبلۆماسیەتی تو هەیە و پەیوەندی بە تێگەیشتنی تۆ هەیە
لە ڕاستیدا لە کاتی ئێستادا ئێمە ئێستا ئەو یادەی دەیکەینەوە هاوکاتە لەگەڵ ئەو سەردانەی بەڕێسەرۆکی حکوومەت بە وڵاتە یەکگرتوەکانی کردووە بێگومان ئەوە ڕووداوێکی گرنگە ئێستا ئەو پەیوەندیەی کە کورد لەگەڵ ئەمریکا هایتی وەک یەکێک لە هێزە هەرە سەرچیەکانی جیهان ڕووداوێکی گرنگە ئەوەش ئەگە لە ڕووی مێژوویە وەربگرین دەتوانین بڵێم دەگەڕێتەوە بۆ ساڵی 1972 یعنی هەر لە ئێستاوە دروست نەبووە ئەوەش ڕەجی مێژووی هەیە لە 72 دروست بووە لە پاش ڕاپەڕین نوێ دەبتەوە مەسەن بە چەندین قۆناغدا ڕۆیشتووە گەیشتۆتەوە کورد گرنگە هەوڵ بدا لەگە هەموو لایەنەکان دیبلۆماسیەتی بەهێزی هەبی دۆستایەتی هەبی هەتا دەوڵەتی عراقیش ئەوەندەی دەکرێت یعنی هەموو شتێک ئێستا سەردەمی ئاشتی و دیبلۆماسی و پەیوەندیە باشەکانە هەوڵ بدەین ئێمە قۆناغی شۆڕشمان بەسەر بردووە قۆناغی ڕاپەڕینمان بەسەر بردووە ئێستا سەردەمی ئیدارەیە سەردەمی تێگەیشتن و دانوستانە گەلک سپاس دکتۆر محەممەد کاکەسوور مامۆستای زانیگەی پسپۆرە دیروکێت و دیالمەدەوی زۆر سپاس